پیشانگاکان بە شێوەیەکی گشتی کە ئەی بسترێ و ئەی بینین پیشانگای فۆتۆگرافی، پیشانگای شێوەکاری، پیشانگای نمایشکردنی نەمام کارێکی تازە بوو. بەڕاستی کارێکی تازە بوو بیرمان کردەوە کە ئەم کارەش بچێتە ناو ئەو کارانەیە هاوشێوەی پیشانگاکانی ترکە ئەنجام دەدرێت. یەک دووەم با ئەقدان بە بواری ژینگە و سەوزکردنی زیاتری شاری کەرکووک کە ئێمە ئەی بینین لە ئاستی پێویستانیە. ئامانج لەم پیشانگایە ئەوەیە گرنگی زیاتر بدرێ بە سەوزایی بە تایبەتی لەم ساڵانەی داییە بەهۆی نەبوونی باران و بەهۆی جەوەکەوە سەوزایی لە شارەکەمان کەم بووە. ئەوجا پێویستە گرنگی بدرێ بە چاندنی نەمامگا، بە چاندنی دار، بە چاندنی سەوزایی. یان بەم جژنەداوە و کردویانە بە کەرنەڤالێکی ساڵانە. ئەمڕۆ بەشدارم لە سەری ساڵی نوێی ئاشووریەکان کە بۆنەیەکی ساڵانەی تایبەتە بە ئاشووریەکان، بەڵام لە سۆران پێکەوە ژیان تا ئاستێکی زۆر باش بوونی هەیە. بۆیە ئێمەش وەکو مسلمانەکان لەم یادە بەشدار بوون لەگەڵ برا ئاشووریەکانمان و لەم یادەدا هەڵمەتی نەمامچاندنمان دەست پێ کرد بۆ ئەوەی بتوانین ژینگەی کوردستان بەبێ جیاوازی بە ئاین و ڕەگەز ژینگەی کوردستان سەوز بکەین. لەم ڕۆژەدا ئیتر ژیان ئاشووریەکان دەیگوت ئیتر نیسان هات. نیسان یانی بەهار، یعنی ژیانەوەی دووبارە هاتنەوەی ژیان بۆ زەوی بۆ مرۆڤەکان. ئێمە وەک دەزانین نەتەوەی کوردیش هەمان یادی هەیە لە نەورۆزە، ژیانەوە هاتنەوەی بەهارە. جا پێکەوە ئەمە شارستانیەتێکمان هەیە لەسەر ئەم ناوچە لە ڕوو جوگرافی و سیاسیەوە، بۆیە بەیەکەوە هەوڵ دەدەین هەموو ساڵێک ئەمە بیکەینەوە بۆ ئەوەی پێشانی مرۆڤاتی بدەین. ئێمە لەسەر ئەم خاکە بەردەوامین، ژیان بەم خاکە دەدەین، ژیان بەو زەوی دەدەین. سەوزایەتەکان کە هەمانە بە دروستی زیاتر دەکەین. Normalde sezon ama yani en yoğun sezon göre on abi ama tedbini ki iş ne abi dükkan boşu. İşte millet ama zaten para tutuyor ki bir alışveriş bıkın, ticaret bıkın. Yani normalde halk evi deri 8 kilo hanadisini, 5 kilo, 10 kilo hanadisini, inek de 9 kilo hanadisini. Yani para yutunu. Davet hebûn îşê me pir xweş bû. Ana davet sekinîne diye îşê me jî nabe. Bînaberê nîn yani. İnşallah piştî rojê Ramezanê davet tîsa serbest bibin, ew îşê me tîsa baş bibe.